تەواو نەکردنی بەشێک لە بینای قوتابخانەکان کۆنی و داخستنی بەشێکی دیکەیان و دووریان لە ناوچەی نیشتەجێبوونەوە لە گرنگترین لەمپەڕەکانی بەردەم پەروەردەن لە قەزای شارەزور. دوو بینای قوتابخانە لە شارەزوو لە ساڵی 2014 بە نیوە ناچڵ جێهێڵراون و لە ئێستادا بوونەتە شوێنی هەڵگرتنی ئالیکی ئاژەڵ لە کاتێکدا قوتابیان و مامۆستایانی ئەو ناوچانە بە ناچاری و بەهۆی نەبوونی قوتابخانەوە ڕێگایەکی دوور بۆ گەیشتن بە قوتابخانەکانیان دەبڕن. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو دوو قوتابخانەیە و هۆڵێکی دیکەش کە بڕیار بوو بۆ چالاکیەکانی پەروەردە دروست بکرێت بە دەردی دوو قوتابخانەکە چووە لەبەر ئەوەی بودجەیان لەسەر پترۆدۆلار و لە ئێستادا بودجەکەیان بۆ پەرەپێدانی پارێزگاکان گۆڕاوە و بڕیارە لە ئایندەدا دەست بەکارکردن بکرێتەوە. قوتابخانەی ئالان یەکێکی دیکەیە لەو قوتابخانانەی کە بەهۆی کۆنیەکەیەوە دەوامی تێدا ناکرێت و بۆ نۆژەنکردنەوەشی پێویستی بە 75 ملیۆن دینارە. پەیام زانیوێتی کە لە ساڵی ڕابردوو بەهۆی بایکۆتەوە حکومەت ئامادە نەبووە ئەو پارەیە بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکە خەرج بکرێت و بەو هۆیەوە ئەم ساڵیش گرفتەکە درێژەیە. کە ڕێژەیەکی زۆر خوێنکاری تێدایە ئەوەیە کە نە بنەڕەتێکی 7-8 کوڕانمانتیانێ و لە هەمان کاتیشا کچانیش 7-9مان لە سنوورەکە دانێ ئەمە ناچار خێزانەکانیان بە سیارە بگرن بۆ منداڵەکانیان و هاتوچۆی پێ بکەن کەمە گرفتێکی دارایی و ئەبارێکی سەرشانی خێزانەکانی زیاتر کردووە و هەندێک لە بەتابەتی خوێنگایەکمانەیە بە ناوی قوتابخانەی دەرسیمەوە مەش ڕێژەیەکی زۆر خوێنکاری تێدایە بەوەیە کە لە کۆمپانیاکە سنووری کۆمپانیاکە کە مەکتەبێک هەیە تا ئێستاکە بە ناتەواوی جێڕداوە وەروەها ئەمە وای کردووە کە لۆدێکی زۆر بکرێتە سەر قوتابخانەی دەرسیم کە لە هەر پۆلێکدا بەلایانی کەمەوە 40 خوێنکار لە پۆلەکە هەیە ئەمە وای کردووە ئەگەراتەوە ئەو قوتابخانە تەواو بکرێت توانێ ئەو لۆدەش لەسەر قوتابخانەی دەرسیم نەمێنێ. ئەمەش قوتابخانەی سێمە لە قەزای شارەزور کە تەواو نەکراوە هەرچەندە پێچەوانەی دوو قوتابخانەکەی دیکە پێویست بوو بەڵێندەر لە بەرامبەر وەرگرتنی پرۆژەیەک ئەم قوتابخانەی دروست بکات بەڵام تەواوی نەکردووە. پەیام بە دوواداچوونی بۆ ئەم بابەتە کردووە و زانیوێتی کەسی بەڵێندەر کۆچی دوایی کردووە و کوڕەکانی کۆچ کردوش بەڵێنیانداوە قوتابخانەکە لە ئایندەدا تەواو بکرێت. ئێمە لە ماوەکانی ڕابردوو لەگەڵ برایانی بەڕێزم لە یەکەی سەرپەرشتیاری و بە هاوکاری بەڕێوەری قوتابخانەکان تەنزیم بیلاکێکی باشمان کردو هەرچەند لە چاو تموحی ئێمە نییە بەڵام لە 1-2 هەفتەی داهاتوو بە تەواوی تەنزیم یەکەین ڕێکوپێکی یەکەین واقعی شاغیرێکمان نەبێ بەداخەوە ئێمە لەلایەن وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمە واگەدار کراوین کە هیچ دامەزراندن و هیچ پلەیەکی دامەزراندن بۆ ئەم ساڵ نابێ و نییە بۆیە ناچار خۆمان ڕێخستوەتەوە هەندێک قوتابخانەی گوندەکانمان تەلەبەیان کەم و مامۆسایان زۆرە یان هێنینە ناو شار تەنزیم بیلاکیان پێەکەین هەندێک مامۆسامان هەیە لە شوێنی دوورەوە هاتوچۆکەن وەکو سلێمانی هەوڵمان داوە لە 6 داواکاری نزیکی 20 داواکاریەک جێبەجێ بکەین بە تەنسی بچنەوە باقیتر ئەمێننەوە تاو کاتێ بەدیلیان بۆ پەیان. قەزای شارەزور 17,983 قوتابی هەیە لە باخچەوە تا پۆلی 12 71 ناوەندی خوێندنی تێدایە کە 4 باخچە و 13 ئامادەی و یەکێکی تایبەت بە خوێندنی خێرا لە خۆ دەگرێت ئەوەشی دەمێنێتەوە قوتابخانە بنەڕەتیەکانن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارەزور